ئەو وای ئەزانێت بەڵام کەسی تر کە زۆر ئاسایی ئەو سکانەکە ئایلەوە ئەزانێت کابێت کە ئەلۆی ئەمڕۆ وەرکشۆپێک ڕێکخرا لەژێر ناونیشانی دیجیتال میدیا کلیلی دیموکراسیمانە ئاسایشی دیجیتال میدیا کلیلی دیموکراسیمانە. حکمت لەم وەرکشۆپەوە بووکە چۆن تاکەکان بتوانن ئەمنیەتی پلاتفۆرمەکان و سۆشیال میدیاکانیان ئەو ئەپانی کە بەکارێنن بیپارێزن. دیارە لەمڕۆ ئەگەر هەموو تاکێک پلاتفۆرمێک یا چەند پلاتفۆرمێکی نەبێ هەموو خێزانێک تاکێکی تایە ئەگەر پلاتفۆرمێک یا چەند پلاتفۆرمێک بەکارێنێ. ئەمە گرنگە چونکە بۆ بە ئەمری واقع ئیتر تاک لە ڕێگەی سۆشیال میدیا و ئەتوانێت بەشێک بێ لە گفتوگۆ گشتیەکە و بەشداری لە گفتوگۆ گشتەکە بکە، کار و چالاکیەکانی حکوومەت ببینێ و ڕقابەیەک بێ بەسەر بەلا ڕێدابردن و گەندەڵی دەسەڵاتەوە و هەروەها گەیاندنی پەیامەکانی خۆی بە شێوەیەکی ئازادانە. دیارە بۆ ئەمە بەستەش لەمپەڕێ لەمپەڕەکە ئەوەیە کە هەندێک جار تاک ڕوبەڕووی مەترسی هاکردنە بێتەوە و چیتر پلاتفۆرمەکان لە ژێردەستی دەرەهێنرێ. ئەو کەسێک کە هاچیەکە ئەتوانێت ینی هەڵسو کەوت بە پلاتفۆرمەکان و وێنەکان و ئازادی ڕادەربڕینەوە بکە. دیارە ئەم جۆرە چالاکیانە گرنگی خۆیان هەیە بە تایبەت کاتێک کە تاک هۆشیارێکی ئۆتۆی نییە لەسەر ئەو سۆشیا ئەو پلاتفۆرمانی کە بەکارێنێ لە فەیسبوک لە تیکتۆک لە هەتا ئەپەکانی تر. بۆیە گرنگە تاک هۆشیارێکی زۆر باشی لەسەر ئەم ئەپانە هەبێ بۆ دوجار بزانە چۆن بەکارێنێ. لەم وەرکشۆپە شادیسانەوە جەخت لەسەرەوە کرایەوە چۆن تاکەکان بتوانن ئەمنیەتی ئەو پلاتفۆرمانی خۆیان بکەن کە بەکارێنن. بەردەوامبوونی ئەم جۆرە وەرکشۆپانەوە کاکە ئیتر تاک زیاتر ئازادیەکانی خۆی دەرببڕێەوە ئەو مەترسیانەی کە ئەکەونە سەر واڵەکانیان بتوانن بە شێوەیەک لە شێوەکان چارەسەری بکەن. وەکو گەنجێکی قەزای شارەزور لە پاشەوەی کە ئەمڕۆ لە قەزای شارەزور لە بینای ڕۆشنبیری وەرکشۆپی ڕێکخرا سەبارەت بە بڵین بەرچاوڕوونی و وەشیاری بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان کە هەتا زۆربەی جار پێڵێن تۆڕە شەیتانیەکان لەبەرەوەی بەداخە ئەم تۆڕانە وەکو ئەوەی کە ئەو خانمە بەڕێزەش دینا دلێر کە هەم پارێزەریش بوو هەم بەرچاوڕوونیدا بە تێر و تەسەلی یعنی ڕۆچوی ناو بابەتەکان بۆ بەرچاوڕوونی کۆمەڵێک وردەکاری بۆ باس کردین سەبارەت بە وەکو سەلامەتی ژیانی هەر تاکێک کە ئێمە ڕۆژانە تۆڕە کۆمەڵایەتیەکان هەر لە فەیسبوک تویتەر بڵێن واتساپ تەواوی تۆڕە کۆمەڵایەتیەکانی تر کە وابەستەی ئیمێڵ و ژمارە تەلەفۆنەکانمانن کۆمەڵە بەرچاوڕوونی وردەکاری پێداین کە بەڕاستی زەرورە بۆ هەر تاکێکمان کە ئەمە بزانین. من وەکو خۆم ڕاستە هەنێک لە زانیاریەکانم ڕەنگ بە 20 بێ زانی بێ بە حکومی خۆم کە وەکو میدیاکارێکیش، بەڵام لە هەمان کاتدا هەنێ زانیاری هەیە بەڕاستی نوێ بوون و زۆر گرنگ بوون و زۆر پێویست بوون و وەکو شخصی خۆم ڕام وایە کە هەموو تاکێک بەڕاستی پێویستە ئەو زانیاریان بزانن کەوا هەنێ جار بەبێ ئاگایی خۆمان بنمونە ئەگەر لێکێ لەو زانیاریانە باسکەم کاتێک کە تۆ ئەپێک دابەزێنی لە مۆبایلەکەتا یاخود ئەچیتە بڵێن مۆڵێک بازارێک شوێنێک مارکێتێک زۆر جار بارکۆدێک دانراوە ئەڵێ لە ڕێگەی بارکۆدەوە دەتوانی کۆنێکتبی بەم جیهەتەوە بەم شوێنەوە زۆر جار لە ڕێگەم بارکۆدەوە تۆ تەواوی زانیاریەکانت یاخود ئیمێڵ و ژمارە تەلەفۆن و هەمووی ئەکەوێتە ئەڕوات بڵین بەبێ ئاگایی خۆت و بەبێ ویستی خۆت. هەنی کۆمەڵی وردەکاری و بەرچاوڕوونی دیکەی باس کرد دەتوانم بڵێن بە تەواوی بابەتەکەم و سوودبەخش و سوودێکی باشمان لێ بینی.